دەم باش تەماشاوانێ نێژا بابەتی ئیرۆ بەرنامەیەکی خەڵێکی تایبەتە لە سەرەیەکی ژێ پێشهاتێن گرنگên هەرێما کوردستان ئەوژێک جڤینە گوڕان و یەکێتیە و bi navnîşanên civîna goran û yekêtî aya destpêkeke bi vekirina giran di demekê de ev her du aliyên siyasiyên Herêma Kurdistanê ku yekîşwana aliyekîş aliyên serekiyên de saladdarê Herêma Kurdistanê ya dijî aliyê serekî opozisyona Herêma Kurdistanê û ji damezrandina tevgera goran heye niha peywendiyên yekêtiyê û tevgera goran peywendiyên başnebûna gelek caran jî ji zardevê berpirsên her du aliyan ve saetke xwe yekirin ku berhevin van peywendiyan normal bikin û lê piştî bûyerên hefteyê Şubatî salî rabirdû ta êsta peywendiyeke büyükem car bi zonavê goran û yekêtiyên Niştimanî Kurdistan emro li şarê Silêmanî li ofîsî Parlemanî Kurdistan کۆبوونەتەوە بۆ لە کۆبوونەوەکە وەکو لە ڕاگەیاندنەوەی کۆتایی لە کنگرەیەکی چاپەمەنی قادری حاجالی هەڵسوڕاوی بزوونەوەی گۆران هەروەها مەڵە بەختیار وەکو بەرپرسی دەستەی کارگەری مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لێدوانێکی سەحەفیان بۆ ڕۆژنامە نووساندا باسەوە کرا کە لەم کۆبوونەوەیە باسی چەند تەوەرەکی گرنگ کراوە لەوانە باسی پەیوەندی نێوان بزوونەوەی گۆران و یەکێتی نیشتیمانی کوردستان هەروەها بریار دراوە کە لیژنەیەک دا بمەزرێنێ بۆ ئاساییکردنەوەی پەیوەندی نێوان ئەم هەردوولایەن هەروەها باس لەوەش کرا کە لە مەودووە کۆبوونەوەکان لە بارگای یەکتر ئەبەسێن و پەیوەندیەکی ڕۆژانە لە بینی ئەم هەردوو هێزە بێ ئایا مەتاشان دەچێتە چارچەوەی ئەو ڕەوشەی ئێستای هەرێمی کوردستان بە تایبەتی پەیوەندەکانی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا ئەو ڕەوشە تێکچوەی پەیوەستە بەم ڕەوشەوە کە زیاتر هەم جاندەی کوردستانی هەم ڕۆشنبیران هەم لایەنە سیاسەکانیش باس داواکەن کە پێویستە کورد لە ئێستادا یەکدەنگ هەبێ خاوەن خیتابێکی مشترک بێن بەڵێ بۆ زیاتر گوتوبێژکردن ئەنگۆخسە و باسکردنی کۆبوونەوەی ئەمڕۆی بزوونەوەی گۆران و یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاری سلێمانی ئێستا بە شێوەیەکی ڕاستەوخۆ دکتۆر شاهۆ سەعید هۆتەبێژی بزوونەوەی گۆران لەسەر هێلی پەیوەندیەک کە بگومانیەکیش بووە لە بەشداربووانی کۆبوونەوەکە دکتۆر ئەم کاتەوە باش ئەم کاتە دەوام باش سپاسانەکەم سپاسەکەر بۆ بینەران زیاتر باسی ناوەڕۆکی کۆبوونەوەی ئەمڕۆ بکەیت ئەمڕۆ لە کۆبوونەوەکە ئێمە وەکو بزوتنەوەی گۆران دید و بۆچوونی خۆمان خستەگەر خستە ڕوو سەبارەت بە دوو تەوەری سەرەکی تەوەری یەکەم تەوەری ئاساییکردنەوەی دۆخی هەرێمی کوردستان بوو بە تایبەتی دۆخی حکوومەتی مەحەلی لە پارێزگای سلێمانی بۆ پێی کە پێویستە دام و دەستگاکان لە پارێزگای سلێمانیە و شێوازی مامەڵەکردن لەگەڵ هاوڵاتیانە و ژیانی دیموکراتیانە بە شێوازێکی باش بەڕێوە بڕوە بە تەواوەتی کۆتایی بە مەلەفی سزای سیاسی بهێنزێ بە تایبەتی لەو خاڵانەیە کە پەیوەندی بە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە هەیە و سەبارەت بە داواکاری خەڵکی کوردستان تاکیدمان لەوە کردەوە کە پێویستە تۆمەتباران ئەوانەی کە تۆمەتبارن بە کوشتنی خۆپیشاندەرانی هەڤەی شوبات دادگایی بکرێن و تەسلیم بە دادگاکان بکرێن و هەروەها باسمان لەوە کرد کە پێویستە مامەڵەیەکی دیموکراتیانە لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنیا بکرێ بە تایبەتی لەو شوێنانەیە کە گۆڕان و ئۆپۆزیسیۆن زۆرینان بەدەستهێناوە مافیەوان هەیە کە نوێنەرایەتی ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی مەبەستمان لەو لیستانەیە کە جگە لە لیستەکانی یەکێتی و پارتی زۆرینان بەدەستهێناوە پێویستە نوێنەرایەتی ئەو سندیکایانە بکەن بێجگە لەم تەوارانە کە باست کردوتە چەند ئێوە لەسەر ئەو پێشهاتانەی لە عێراق هاتوتە ئاراوە بە تایبەتی تێکچوونی پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی بەغدا کە وەکو بزوونەوەی گۆران کە هێزی سەرەکی ئۆپۆزیسیۆنە لە هەموو کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستانش بێگومان تا چەند باسی ئەو ڕەوشەتان کردووە بەڵێ باسمان لەو ڕۆژە کرد و باسمان لە پاشهاتەکان و مەترسیەکانیش کرد ئێمە وەکو بزوتنەوەی گۆران دیدی خۆمان خستە ڕووک باسمان لەوە کرد کە پێویستە ئێمە خاوەنی گوتارێکی یەکگرتوو بین لە بەغدا پێویستە چیتر دەستبەرداری مامەڵەی حیزبی بین لەگەڵ بەغدا و لە ڕێگای دامەزراویکردنی وتوێژ لەگەڵ بەغدایە و پێمان وایە پەنابردن بۆ وتوێژ لەم قۆناغایە باشترین چارەسەرە بۆ کۆتایی هێنان و چارەسەرکردنی ئەو کێشانەی کە لەم دوایە هاتوونەتە بەڵێ پێشتریش ناوشێرا مستەفا وەکو ڕێکخەری گشتی بزوونەوەی گۆران لەگەڵ مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان دامان کاتە سەرۆکی پارتی کۆبووتەوە لەم کۆبوونەوەیەدا تا چەند بەستەوە کراوە کە ئامادەکاری بکرێت کە کۆبوونەوەی کە بێگومان چاودێرەکان باسی ئەوە شەکەن کۆبوونەوەیەکی لوتکەی لە بینی تاڵەبانی ناوشێرا مستەفا ڕێک بخرێت تاوەکو ئێستا باس لەو بابەتە نەکراوە لەسەر ڕەوشی ئێستاش
وەکو ئەو تایبەتی هاتنی نووری مالکی بۆ کەرکک ئەو ڕەوشی هاتوتارەوە ئەو گرجیانی هاتوتارەوە گەلێک جار باس لەوای کرد کە لە ئێستادا هەوڵە درێکە کۆمسیونێکی گوت و بێشکردن هەموو لایەنە سیاسیەکانی کوردەوە هەموو ئەکادیمیسیەکانی کورد لەگەڵ حکوومەتی بەغدا پێکێنرێ تا چەند ئەمە فعلەن وایە تا چەند لە چارچوبیان کۆدان باساوە کراوە کە کۆدەنگیەکە بێ لەسەر ئەو پەیوەندیانە ئەو گرجیانە کە لەگەڵ حکوومەتی عێراقدانە کە هەموو لایەنە سیاسیەکان تیا بەشی خۆیان بەشدار بن. بە دیاریکراوی باسی ئەومان نەکرد بەڵام باسمان لەوە کرد کە ئێمە کۆمەڵێ پرۆژەمان پێشکەش کردووە هەمووکو بزوتنەوەی گۆڕان و هەمووکو لایەنەکانی ئۆپۆزیسیۆن گرنگە سازانێکی نیشتیمانی کۆدەنگێکی نیشتیمانی لەسەر ئەو پرۆژانە بێتە ئاراوە و ئەلبەتێکی لەو پرۆژانە پرۆژەی دامەزراندنی دەستەیەکی وتوێژی باڵایە لەسەر ئاستی هەرێمی کوردستان بەڵام ئەوەی کە جەختمان لێ کردەوە بوونی سەقفێکی زەمەنیە بۆ ئەو بەڵێنانەی کە ئەدرێت بە تایبەتی ئەوەی کە پەیوەندی بە کاری هاوبەشی تەشریعیەوە هەیە لە پەرلەمان وەروەها ئاساییکردنەوەی دۆخی کوردستان. بەڵێ کاکشاو دو پرسیارمان ئەوەیە ئەی لە چارچۆی ئەم کۆبوونەوەیە تا چەند تاکید لەسەر کراوەتەوە کە پەیوەندی لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوونەوەی گۆران کە لە دوای ڕۆداوەکانی هەفتەی شوباتەمە یەکەم کۆبوونەوەی لەم ئاستەیە ببەسرێت تا چەند تاکیدتان لەسەرەوە کردەوە کە پەیوەندی ئەم دوو لایەنە بەرەو چ ئاراستەی بڕوە. ئێمە تاکیدمان لەوە کردەوە کە ئاساییکردنەوەی دۆخی هەرێمی کوردستان بەگشتی کەشوهەوایەکی باشە خوڵقێنێ بۆ پەیوەندیکی ئاسایی لە نێوان هەموو هێزە سیاسەکانی کوردستانە ئەوەی کە پەیوەندی بە پارێزگای سلێمانیەوە هەیە ئاساییکردنەوەی دۆخی پارێزگای سلێمانی جگەلەوەی کەشوهەوایەکی باشە خوڵقێنێ بۆ هەموو هێزەکان بە دیاریکراوی بۆ پەیوەندی نێوان یەکێتی نیشتیمانی و بزوتنەوەی گۆڕان کەشوهەوایەکی باشتر ئەڕخسێنێت. بەڵێ دکتۆر شاوساییت و تەبێژی فەرمی بزوونەوەی گۆڕان زۆر سپاس بۆ زانیاریەکانت وەرە باش. بەڵێ تەماشەبان اینجا دکتۆر شاوساییتەوە کە بەردەفکە فەرمیە تەفگەرە گۆڕان لە دوور جڤینایی ڕوویا تەفگەرە گۆڕان و یەکێتیان نیشتیمانیە کوردستانێ کول لە باژارێ سلێمانی هاتە ئەنجامدان و بجارایەکەمە لە پشتی بویێرن هەفتەی شوباتی جڤینەکە بڤی ئالەی دنابەرەڤان و ئالیەن سەرکێن کوردستان دێتە ئەنجامدان کۆ بێگومان پەیوەندیێنوان پەیوەندی گەرژی تێدا بوون پەیوەندیان جدی نەبوون جڤینێن بڤی ئەوەی هەیان هی نەبوون. دکتۆر شاهۆ تاکیل سەرەندەی کرد و ئەوان دناوا vê civînê de behsênendê kiriye ku pêwîst e rewşa Herêma Kurdistanê bêta normalkirin asayî bibe û ev sizadayên siyasî vegerine ser karên xwe îdî kesê din li ser bûyîr û narînên nûyê siyasî neyete sizadan her wa behsênendê jî ku li bajarê Silêmaniyê ewan li jinêk pêkîne ji bo ku rewşa bajarê Silêmaniyê bi tehdîd hikûmeta miheliya Silêmaniyê wek ku gotî bêta asayîkirin her wa behsênendê kir ku pêwîst e Kurdan hemû aliyên siyasiyên Kurdan bi hevra narînên hevbeşe bin ecendayekî sîstemekê استراتیجێکی هەربەشێک کارکردنی سیاسی بن دەگەل ئەجندایان دەربە مینا دەگەل بەغدا و دەگەل هەند ڕەوشێندن بڵێ یەکەم پەیوەندیشمان لە ئێستادا بۆ لەسەر قسەکردن لەسەر ئەم بابەتە محەممەد لە بازیان کای محەممەد فەرموو ئەم کاتت باش هەموو کاتێکت وڵا بەڕاستی شتێکی باشە بەڕاستی ئەگەر لەسەر ئازی واقع بە شێوەیەکی عەمەلی جێبەجێ بکرێت يعني سطحي نبي كابراء عرب يقولون ما لا يفعلون بجديش لبيناو شارنوسي قالك لبيناو ئەم وەزعەوەی کە ئێستا هاتووەتە پێشەوە بەڕاستی وەسەکە زۆر ترسناکە پێویستە کورد بەرەو یەکەڵوێست و یەک خطاب و یەک بیر و بۆشول بچێت چی لە ناوی هەرێم چی لە هەرێمیش و چی لە بەغدایش بەڵام من نازانم ئەم کۆبوونانە تا چەند و تاکەی و چۆن و چۆنایەتی و یعنی ئەبێ ئەنجامەکەی چۆن بێ هەر ئەیان بین لەسەر شاشەی تەلەڤیزۆن یا بە شێوەیەکی واقعی لە واقعش کۆبوونەوەیەکی سیاسی مەبدەئی قەومی وەتەنیە یان نا. کاک محەممەد بەڕای تۆ ئەم هێزە سەرەکیانەی کوردستان کە زۆرینە دەنگی خەڵکی کوردستان بەدەستێنەوە ئێستا کارکتەری سەرەکی شانووی سیاسینە لە کوردستان ئەو لێدوانانەی کە بەرامبەر ڕایگشتی ئەمانە ئەدەن ئەگەر خاوەنی لێدوانەکانی دانە بن ئەگەر پراکتیزەی بوچونەکان نەکەن ئەی پێویستە خەڵکی کوردستان چ بەرسبێکە بێ بامانە والله ئیتر ئێمە هەموو کاتێ خۆمان بووین بە مریش خۆڵەکەین بەسەری خۆمانە هەموو کاتێ خۆمان بووین بە مار و دوو پشک ئەداتە مارەوە خۆشی ئەتۆپێ و مارەکەیش ئەتۆپێ بەڵام برای بەڕێزم ڤایرۆسەکانی مەلای خەتیە گەشەی کردووە لە زیادبوونایە باوەڕ ناکەم مەحاڵە بێنن کورد بەشت ببێ لەبەرەوەی دوژمنانی ئێمە و دوژمنانی گەلی کورد لە کاتی خۆشی لە محابات مەلاکان هانی خەڵکەکەیان نەداوێت بچن قازی محەممەد بەرباران کەن کافرە اینجا دوژمنانی ئێمە فارس و عارەب و تورک بەم شێوەیە هامەکانی خۆیان بەسەر کووردا جێبەجێگرەوە خوار ڕەحم لە چارەنووسی کورد و پاشماوەی ئەنفال و کیمیا بەڵێ کاک محەممەد بەڵێ ئاڵاو بێ نیشتیمان بکا بەڵام بەڕاستی من زۆر متەفائیل نیم و خوا سەرکەوتویان کە ئینشەڵڵا. بەڵێ سپاس پەیوەندەکەت وەهاب لە کفری کاکەوە فەرموو. چاکی کاکەگیان زۆر سپاس سەلامەتی وڵا کاکەگیان هیچ لەسەر تەوەرەکەی جەنابت نییە پێم باش بوو لەسەر تەوەرەکەوێ بەڵێ باسێک لە پارەی کارەبا بکەی قوربان
بەڵێ کاکەواب سەرنجی تۆش بۆ تەوەرەکانی داهاتوو لە بەرچاوەگرن. پارەی کارەبا بکەی ماڵی وا و تۆ هەیە دەور نزگەی بەڵێ کاکەواب لە تەوەرەکانی داهاتوو باس لەو کێشەیە شەکەین. پارەی کارەبای بۆ هاتۆتەوە گەرباتێک پێی زۆر سوپاسدانەکەین. بەڵێ سپاس پەیوەندیکەت بەڕێزان پێمان باشە لەسەر تەوەرەکە هەمووتان سەرنجی خۆتان نیشان بدەن لەبەرەوە ئەمە کوبنەوەی لایەنە سیاسەکان کە هەمووی جادای کوردستانی هەمووتان باستەوایکەن کە پێویستە کورد کۆدەنگیە کە بێ کورد خیتابێکی سیاسی مشتەرەکە بێ لەگەل تەعاملکردن لەگەل بەغدا کویا و کێشانێکی ڕوبەڕووی کورد دەبێتەوە. ئێستاش کوبنەوە لەسەرەوەی کرێت کە لایەنە سیاسەکان بە تایبەتی ئەوانەی ناکویەکی زۆر لە بینیاندایە گوتوبێژێکیان دانووساندنەکان پێکەوە دانیشن. ئێوە بیرۆڕەتان چیە لەسەرمە؟ بەڵێ ڕەوف لە سلێمانی کاک ڕەوف فەرموو. ئەو کاتێ باش هەموو کاتێکت بەڕێزم هیچ شتێک بەقەی یەکگرتن چاک نییە لە دنیا یەکگرتن پێشەوەی هەموو سەرکەوتنیەکە بەرەو گۆڕان و بەرەو گۆڕانکاری یەکگرتنیش لە کوردستانە ئەو یەکگرتنەیە کە گۆڕانکاریەکی بنەڕەتی لە سیستەمی کوردستانە بکرێ بە شێوەیەکی ئەوتۆ کە نە ئەمە ئاسایشی پارتی ئەوەی یەکێتێ ئەوەی گۆڕانە ئەوەی ئیسلامەکانە هەمووی بە یەک پارچەی و بە یەکگرتووی و بە یەک دڵ و بە یەک دەنگ حیزبایەتی وەلا بنرێ میلەتی کورد لە پێناوی کوردایەتی و میلەتی کورد و خاکی کوردستان و ڕزگاری و ئازادی شاخی حەمرین و ئاڵای کوردستان لەسەر سیای حەمرین هەڵ بکرێت جۆنێرێتە قسەی ئەموو ئەو لە ئەمە لە عراقی گوێم لێ بوو مالیکی ئەڵێ وەکو چۆنەوەی لە ژەدانیان دەربێنن وازەوە بێنن بە باسی کورد و کوردستانێتی کەرکوک کەرکوک کوردستانی نیە بە هیچ جۆرێک نابێ و ئەندامەکانێتیشی بەو شێوەیە ئەویش هەڵەکان بەوە ئەگۆڕنەوە کە گوایە ئەوان وا ئەزانن کە کورد پارچە پارچەیە بۆیە ئەم قسانەکەن ئەگەر کورد یەک کورد و بێت یەک قسە بێت یەک هەڵوێز بێت ئەوان ناتوانن بە هیچ جۆرە قسە لەسەر کێشەی کوردستان بکەن ئازیزەکەم. بەڵێ هۆگر هەر لە شاری سلێمانی کاک هۆگر فەرموو. ئەو کاتتان باش هەموو کاتێکت. بەڵێ کاک هۆگر ئەم کاتە باش هەموو کاتێکت کاک هۆگر. بێزەحمەتە بە نسبەت تەوەرەکەی ئەمڕۆتانەوە لەسەر کۆنگرە ئەو بەڵێ ئەلۆ بەڵێ بەڵێ جێم لێتە کاک هۆگر لەگەڵمانە؟ بەڵێ هۆگر بە نسبەت ئەو بەڵێ فەرموو. کۆنگرێتی و گۆڕان شتێکی زۆر باش و بەلایانی منەوە بەلای منەوە شتێکی زۆر باش و ئینشاڵڵا شتی باشتی بەدوایەت بەڵام نازانمەوە تەوەرەکەتان زیاتر لەسەر چی و من ئەو کاتە نەمتوانێت تێلەڤیزۆنەکەم هەر لەسەرمان تەوەر بووە سەرنجی تۆ گەیشت سوپاس. بەڵێ ئینشاڵڵا شتێکی باشە بێت و ئینشاڵڵا گرتنەوەی هەموو لایەک شتێکی باشێزانم من. بەڵێ سوپاس سەردار لە فەلوجە کاک سەردار هێوارەتان باش برای بەڕێزم باشتر بۆتە دەستخۆشی تەنامە جوانەکەتان لێ دەکەم. سوپاس کاکەم لەسەر وەری بەرنامەکە دەتوانم چەند قسەیەک بکەم. بەڵێ بۆ بینەوەی گۆڕان و یەکێتی زۆر پێم باشە داست هەموو مەفەکانی کورد بەدەست بێت نەبەست گۆڕان و یەکێتی ئەڵێم بۆ هەموو سەرکردەکانی حیزبەکانی کوردستان ئەڵێم با دەست لە ناو یەک بن با کۆبینەوەیکی لە نابینی خۆیان گردن بەس ئەو دژایەتی نابینی بکەن هەموویان فکردنە ئەزی بە هەموویان دەکەین بەس پێمان خۆش وەک گۆڕان و یەکێتی با دەست بکەن ئەلۆ بەڵێ بەڵێ بەتایبەت بۆ گۆڕان و بۆ یەکێتی ئەڵێن با دەست لە ناو دەستێک بکەن بەس و شەڕ و ئاژار لە ناویان پیا بێت بتوانین ماش کورد دەست بێت لە عێراق بێت و ئێمە هەموو سەرکردنی کورد دەستان لە ناو دەستی یەک دانا بەخوای لەو قەنەعەتەمە مەفەکانی کوردیش بەدەست بەڵێ کاک سەردار بەڵێ سوپاس پەیوەندیکەت خۆشەنگ لە شاری سلێمانی هێوارەتە باش باشتر کاک خۆشەنگ. بەڕاستی ئەو کۆبوونەیە من بە شتێکی گرنگ ێزانم چونکە هەموو کاتێک دانیشتن و گفتوگۆ لە ناوچەکان باشترە بێگومان پێشووترە یەکێتی و گۆڕان ئەو جۆرە ناکۆچی هەبوو هەموو خەڵک پێی نیگەران بوو بۆ نموناوی حەوی شفات زۆربەی زۆری خەڵک پێی نیگەران بوو لەوە ئەو لەو ڕۆژە و بەڵام ئێستاکە من زۆر گەشتبینم بەوە چکە یەکێتی بە تایبەتی لای من دەستی تەبایی درێژەکە بۆ لایەنەکانی کاش چونکە بمانە نەمانەی گۆڕانیش بەشێک بوون لە یەکێتی و ئێمە شانازیش با ڕابردویانەوەکەین چکەوانەش خەڵکی پێکۆشە ڕووماندن ناسان تێدایە بەڕاستی و بەدەیان برادر و هاوڕێمان لەوەیە و ئێستا فکرە و لە ڕووی بۆچنەوە جیاوازم چەند دو ساڵێک شەبێ ناکۆشیمانەیە ناکۆکانیش لەخوا بەزارێت شت و کوشتاری تیان نەبووە و دایما قابلەتی دانیشتنیشێ بۆیە من زۆر گەشتبینم و هیوادارم باش
زوو دابنیشن و گفتوگۆشکەم گفتوگۆ باشترین چارەسەرە و هیوای سەرکەوتنیشان بۆ خوازم. بەڵێ کاک حوسێن سوپاس تەماشەوانێ نێژاد جڤینایی ڕۆیە تەڤگەرە گۆڕان و یەکێتیان نیشتیمانیە کوردستانی لە باژارە سلێمانیە و ئەف دوعالیین سیاسی دەمێکە پشتی 2009 نزبوارە و تەڤگەرە گۆڕان دروست بەیانە نەکوکێنان دناڤەوان هەردوو هێزین سەرەکی لە هەرێما کوردستانی هەبوونە لێ دنهادا ئەو جڤینان پێکتینن ئەو تەکەزیل سەرەندەتیان و پێویستە کوردان کۆمدەنگێک هەبێت هەروەها سەرۆکاتی هەرێما کوردستانی و پارتیا دموکراتە کوردستانی هەن ئالیێن دنجی بێگومان پێشتر ئەوانژی جڤین دەگەل تەڤگەرە گۆڕان دەگەل ئالیێن دنجی ساز دەبووە کو ناوشێرا مستەفا بەریەچاندێکی سەردانا مەسعود بارزانی سەرۆکی هەرێما کوردستانی کرد بۆ ویژی بەری هەنگی سەردانا ناوشێرا مستەفا کرد بۆ نێچیروان بارزانی وەکو سەرۆکی حکوومەت هەرێما کوردستانی عیماد ئەحمەد جێگیرێوی سەردانا تەڤگەرە گۆڕان کرد بۆ ئەف هەموو جڤینên سەرکردین سیاسیên کوردان بە تایبەتی ئەو هێزên خودی باندۆرن لێ سەرچاونا سیاسیە هەرێما کوردستانی هەیە چەندێ ئەvê mesajekê erêniye ji bo cada Kurdistanê ku bêguman Kurdinahada xwastekwan ya yekbûna gotara siyasî ev beş li ser ecenda derveye gelû. Belê Alî li Hewlêre kak Alî fermû. السلام عليكم. عليكم السلام. باشي برزم. سپاس. سلام جاربي. برزم والله من لقى دامه براسي او كوبينانا براسي بو برجوندي كشتي باشا. يعني اليوم يشتي غوران زور شتاك قال او كوبينانا كم لبو فقير فقارك برو بس دروات من دمك حولي دم تلفون كم برا قبل برز قبول كبيجناري شميا. لا خدمت ده. خدمت من بلا قولي. والله حەزەکەم برنامج تاخام بکەن بۆ یەکەی پاساوانی تایبەت لەسەر شتەکانی برن ئەوەی لق و ناوچەکان و ڕێکخراوەکان و کۆمیتەکان دەمێک کە هەوڵە دەنیانی پۆینتەکەن بۆ ئەوەی بەرنامج دابنی بۆوانە کە بزانن مافیوانەتیان لێ بێتن. بەڵێ کاک عەلی سەرنجی تو لە بەچاوەگرین سوپاس پێیان دەکەت. باوکی شاڵاو لە شاری هەولێر باوکی شاڵاو فەرموو. زۆر سپاس. زۆر سوپاس. ئەگە تەلەڤیزیۆنێکی کەسێک بۆیە باشە خزمەتی بەڕێستان بکەم. بۆ ئەم تەوەرەجوانە بەڕاستی خۆیان بۆ کۆبنەوەکانی بەشێتی نیشتیمانی کوردستان و برادرانی گۆڕان بەڕاستی شانی خۆشە بەڕاستی دڵی هەموو خەڵکی کوردستانی خۆش کرد بۆ هەم بە کوردستان پێویستە ئەم کۆبنەوانە لەبەرەوەی عێراق بە گشتی و کوردستانیش بە تایبەتی لە شێشەشی احتیاجدا هەیە بەڕاستی دەستخۆشیان یەکەمە بۆ ئەم کۆبنەوە چکە بە حقیقەت بمانێ نەمانەوێ ئەو کادیانە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان و لە ناو بزنەوەی گۆڕان هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕە دەگمەنە بە حقیقەت و هیوادارشم کۆبنەوە زیاترش بگرێت لەگەڵ پارتی بکرێت لەگەڵ حزبی ئیسلامیەکان بکرێتن و زۆر خۆشحاڵشم و هیوادارم سەرکەوتن لێ کوردستانیش هەموو خەڵکی کوردستان ساوەڕوانی شتێکی خۆشتریشان لێ دەکەین زۆر سپاس. سپاس بەڵێ هێمن لە شاری سلێمانی لەگەڵمانە کاکێ من فەرموو. کاکارم کاتە باش. هەموو کاتێکت. زۆر سپاس. وەڵا سەرەتا ئەمەوێ ئەوە بڵێم بەڕاستی ماوەیەکە لیزاخان بەردەوام هاوڕێی بەرنامەکە بوو بەڵام ماوەیەکە ئەو بەڕێزا وەکو هەجارێکە لە کەناڵەکەی بەڕێستان ئاماژەی پێم وایە لەلایەن ڕێکخراوێکەوە بۆ ئەوە بوو کە چوو بوون دیارە هەروەکو شێوازی تادیدکردن کردیان بەڵام لەو کاتەوە بەڕێزە هیچ پەیوەندیەکی بە کەناڵەکەیەوە نەماوە. ئەوە من هەروەکو تەنها هاوڕێی بەرنامەکە زۆر نیگەرامون پێیوە لەسەر تەوەرەکەشت کاکار بەڕاستی مەسلەی کۆبنەوەی گۆڕان و یەکێتی من لەم کاتە بە شتێکی زۆر باشی ئەزانم بەڵام خۆزگە بە خۆزگەی خوا و کۆبوونەوەی لەسەر ئاسی جەنابی مامجلال و کاردنەوشیروان بووایە چونکە ئەوان دەور و تاسیرێکی خۆیان هەیە لەسەر ساحەی سیاسی ئەمڕۆی کوردستان چونکە ڕاستە و بەڕێزانەی کە شەمان تاسیرانێ بەڵام ناگاتە ئەوەی کە جەنابی کاردنەوشیروان و مامجلال ئەو دەور و تاسیران هەیە. بەڵێ کاکە من وڵاتی کاریمی کوردستان بەڕای تۆ وەکو تاڵی زۆر گرنگە ئەوان تاسیرێکی زۆرتریان هەیە و ئەوان بێگومان هاوڕێی خەباتێکی دوور و درێژی شۆڕەشگەریش بوون ئەی بوو تا ئێستا ئەوان پێکەوەکو نابنەوە لە کاتێک هەردوو گەلێجا هەردوو پێکەوە لە شاری سلێمانیە زۆرش لە یەکتر دوور نینە و خواستی جادەی کوردستانی شایەوەکو تۆ ئەڵێ ئێستا. وەڵاهی بەڕاستی کاکار خۆی ئەوە خواستێکی هەموو تاکێکی ئەم کۆمەڵگایی خۆمانە خۆزگاوان لە ئێستا بەدوا گویان لەم پەیوانیانەی ئێمەش بێ ئەوان هەست بەوە بکەن کە بەڕاستی ئەمڕۆ هەرێمی کوردستان لەوانەیە بڵێم کەوتۆتە بەر شاڵاوێکی لێدوان چ لەلایەن ناوخۆی هەرێموانی چ لەلایەن لەوانەیە دەرەکیەکانی دراوسێ خۆمان تەمەناکەن ئەم جارێکە کۆبوونەوە کرا لەسەر ئاسی جەنابی ماجەلال و کاردنەوشیروانی و زۆر سوپاسانە. بەڵێ هیوادارین سەرنجی تۆ بۆ هەردوو بەڕێزە بگێ. بەڵێ قادر لە شاری سلێمانی کای قادر فەرموو. کاکەرم کاتە باش. هەموو کاتێکت. بەڕێزیت بە قوربان بم وەڵاهی ئەو کۆبوونەوە هەموو کەس پێ خۆشە یعنی تۆ بزانە مالیشی
ئەو فەرەقەی بینیوە لە کوردستان نەجین مالیکی ناتوانێت ئەو قسانە بکە کەرکوو بکە بە شارێکی پسکۆلە و ئەمانە ئەگەر ئەمانە بەس کۆبوونەوە لە فینال کۆبوونەوە نەبێ پارتیێکی 20 ساڵە کۆبوونەوەکەن هەر ئێستاش بۆ خۆیوان هیوادارین ئەم کۆبوونەوە بزوتنەوەی گۆڕانی وەچێتیش وەک ئەو کۆبوونانەی لێنێت ئەگەر وەک ئەوانەی لێبێ بە تاکید گۆڕان تێگەی خۆی لەدەستدات ئەبێ ئەم کۆبوونە زۆر جدی بێت لە فینال کۆبوون لە فینال کۆبوونەوە لەسەر کاغەز نەبێت بە جدی بێت ئەها بەڵێ کەواتە پراکتیزە بکرێت ئەوانەیە کە باس لەسەر کراون بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆش ئاسو لە هەولێرەوە کاکەس فەرموو سلااف کاک هەکار نهێلی سلااو لە بەرێستان لەسەر تەوری بەرنامەکە دەست خۆش بێ بەڕاستی جێی خۆیەتی لەم ڕۆژەیە کوردیە گوتوو بێ چکە دیارە خەتەرەکانی دەرەوە لەم کاتێ بەزوەقی هەستی پێکرێت بە تایبەتی ئەو کێشەیەکی گەورەی دۆلیە تاکو ئێستا ئەگەر بێت و شەڕەکە گەورەتر سیر بکرێت لە هاوکێشەی شیعی سونی هاوکێشەی ڕووسی ئەمریکی کورد خۆ دەزانی کەوتوتە شێوە لە ڕۆی جیۆپۆلیتیکەوە لە ڕووی جوگرافیای سیاسیەوە بۆی هەموو کاتێک زۆر ئاسانە بۆ ئەوی بپلیشێتەوە ناوچەکەی وا هەڵکەوتووە بۆیە پێویستی بە یەکگرتنێکی ناوخۆی توند هەیە لەم کاتەشە بەڕاستی جێگای ئەوەیە سپاسی ئۆپۆزیسیۆن بکەیت بە تایبەتی بزوتنەوەی گۆڕان کە هەڵوێستێکی جوامێرانەی هەبوو بەڵێ کاکەسۆ ئەو یەکگرتنە بەڕای تو لەسەر چی ئاساسێک بێت لەسەر ئەو ئاساسە بێت کە هەندێک لایەنی سیاسی هەیە لە ڕووی ئایدۆلۆژیاوە لە یەکتر نزیکی لە یەکتر نزیک بنەوە ئان بەگراوندێکی تاریخی پێکەوە کارکردنیان لە یەکتر نزیک بنان پێویستە بە جیاوازی بیرۆنەرین و ئاراستەی فکری هەموو لایەنە سیاسیەکان پێکەوە کۆ بنەوە بەڕای تۆ لەسەر چی ئاساسێک بێ بەڵێ کاک هەکار پێم باشە لەسەر بەرژەوەندی نیشتمانی یعنی ئایدۆلۆژیا بەرژەوەندی حزبی بەرژەوەندی تاکە کەسی هەموو شتێک وەلا بنێن تەنها بەرژەوەندە گشتیەکان واتە ئاراستە و ئینتیمایەک دروست بکرێ کە ئاراستەی نیشتمانە ئەو نیشتمانەش کە ئێمە لێی دەژین کوردستانی عێراقەکەوە بەشێکە لە کوردستانی گەورە بەڵێ سپاس پەیوەندێکات باوکی ڕابن لە شاری سلێمانی بابزانی سەرنجە و چوونە لەسەر ڕۆژی ئەمڕۆ بە تایبەتی تەوەرەکەمان بەڵێ باوکی ڕابن هەموو کاتێکت دەست خۆش بێ بۆ ئەم تەوەری ئەمڕۆ سپاس منی شەرکو ئەو کاکانی کە باسییان کرد ئەو دانیشتم پێ باشە بەڵام بەڕێی من پێویستە لەسەر حیزبەکانی کوردستان بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەوانێ سەباڵا دەستن لە کوردستانە زۆربەی زۆری کێشەکان لەم و بەغایە بۆ بەڕووی ئەوانە بێتەوە بەرنامەیەکی پێشای وتیشم و کۆڕی خۆم نازانم ئایا ئەمە کێشەی حکومەتی عێراق و دەسەڵاتی کوردیە یان کێشەی حکومەتی عێراق و بڵین خەڵکی کوردە ئەلموهیم بەڕێی من ئەم کۆبوونەوەی ئەم بۆ زۆر باش و لەلایەکی ترەوە چکە بزوتنەوەی گۆڕان کۆمەڵی خەڵکی دکتۆر و پرۆفیسۆر و بەڕاستی خەڵکی تازە کە هاتوونەتە ناو یعنی بزوتنەوەی سیاسی گۆڕانەوە کە لەوە پێشیشەوە هەر هەو بوون بەڕێی من زیاتر ڕێخەری بزوتنەوەی گۆڕان پرسوڕا بۆوانی ژەرا کە ئەمە زۆر ئەساسا و وەرە ناو خەڵکی ناو چوادۆری پارتیشا و کەسانە هەیە و لە چوادۆری یەکێتیشا هەیە بۆ ئەم ظروفە بەڕێی من بۆ ئەم ظروفە بەڕێی من پێویستە ئەو خەڵکە ئەکادمی و خەڵکە ڕۆشنبیر و ئەدیب و چاودێرە سیاسیانەی کە تا ئێستا پێگوێ خراون چ لایەن هەموو حیزبەکانی کوردستان و بە ئیسلامی و نائیسلامیشەوە لە تایبەتی پارتی پرسیان پێ بکەن بەڵێ باوکی ڕابن سپاس پەیوەندەکەت لیزا لە شاری سلێمانی لیزا خان پێش ئێستا ئابزانم کاکێمە بۆ لە شاری سلێمانی باسیەوەیەکێک و دەمێکە دیارنی لەسەر لە بەرنامەی مایکی خەڵی فەرموو بەڵێ ئێوارە باشە کارگیان باشتر سپاس بۆ کاک ئیماد بەڕاستی وەکو خۆتان نەزانن هەموو کادەمێ پەیوەندی لەگەڵ ماکی خەڵکا ببەستم بەڵام خاوەنبیر ئیفلیجەکان تەشویشە خەنە سەر NRC بەڕای خۆیان کە ئەتوانن بیر و ڕای ئازاد ڕاکردن بەڵام هیچ کار ناتوانن بیر و ڕای ئازاد ڕاکردن بە هیچ شێوەیەک بەڵێ لەسەر تۆری بەرنامەکەتان ئەگەر من لەسەرەوە بدوێم کە یەکێتی گۆڕان کۆبوونەتەوە ئەوە ئاواتی من بووکە ڕۆژێک بێت یەکێتی گۆڕان کۆ ببنەوە ئینشاڵڵا لە جاری داهاتووە سەرۆک تاالبانی و بەڕێز کاک نەوشیروان مستەفا بتوانن کۆ ببنەوە بەیەکەوە تاوەکە بتوانن هەردوو حیزبەکە لە هەموو ڕۆکانەوە بیر و ڕای یەکتر بگوێزنەوە بۆ یەکتر و یعنی بتوانن بە شێوەیەک
لە شیوەکان کە بتوانن بەیەکەوە بە یەکگرتووی خۆیان ئایا پێت وایە تەنیا گرنگە یەکەتی و گۆڕان پێکەوە کوبنەوە ئەن گرنگە مولایەنە سیاسیەکان بە تایبەتی لە دۆخی ئێستا هەستیاری کوردستاندا پێکەوە کوبنەوە گۆزانین کە یەکێتی گۆڕان زیاتر دژایەتی لە نێوان ئەو دوانەیە هەیە کە وەکو ئێستا من یەکێتی بە میان گۆڕان ئێستا من گۆڕانم زیاتر یەکێتیەکان دژایەتیم نەکەن وەک لە پارتیەکانی تر بەڵام کۆبوونەوەی ئەم دوانە بەیەکەوە ڕێکەوتنێک یعنی کە لە نێوانیانە بڵین نەک ڕێکەوتن کۆبوونەوەیەک هەبێت لە نێوانیانە بەیەکەوە گرێیان بات کە مەعادە ئەمان مەبەستیانە بە هەردوو لە کوردستان بەرەو پێشەوە بنبن کوردستان لە گرژی و ئاڵۆزیەکان بێنە دەرەوە ئەو باشترین شتە لە لای من سپاس پێندەکەت سپاس تەماشاوان نێجا پشتی وێناوبڕێ لەسەر ئەمان تەوەر لەسەر گرنگیا وان جوینان دنابا هێزین سەرێکیان کورداندا کو بەریان هەف جوینێن نوسادە بوون گەلو هەیە چەندێ باندۆری هەیە دووبارە سەڵاو بەڕێزان لەسەر تۆری کۆمەڵاتی PGNRT دابان کەریم ئەنووسێ بە هیوایەش بوونەوە و ژیان بۆ گشت چین و توێژێک هیوایکردنەوەی دەرگا ئەنکوکردنەوەی دەرگا داخراوەکان وەکو خۆیاڵێ هەروەها گۆلی گیانوەکۆی ئەمە ناوێکە بێگومان ئەڵێ هیوامایە کوبوونەوەکەیان سۆدی هەبێت بۆ خەڵکی کوردستان پێچەوانەوە ڕزگار ئابیت ئەڵێ بەڕێزان من پێم وایە کوبوونەوەیەکی بێ ئەنجامە و هیچی لێ سەوز نابێتەوە بەڵێ بەڕێزان لەسەر دۆخی ئێسای کوردستان نوری مالکی سەرۆکی وەزیرانی عێراق لە چاوپێککەوتن لەگەڵ تەلەڤیزیۆنی فەرمیان عێراقیەکی حکوومەتی عێراق ئەمڕۆ پەخشکرا ڕایگەاند کە خەڵکی کوردستان مافی ئەوە لە چارچوەی دەسێر ئەوە دیاری نەکراوە کە خەڵکی کوردستان مافی چارەی خونووسینیان هەبێ بەلکو ئەو کاتە ئەوان چارەی خونووسینیان دەستنیشانکی کە دەنگیان بە دەستوری عێراقدەوە هەروە بەستەوەکە کە حکوومەتی فیدرال دەسەڵات بەسەر فڕۆکەکان و باڵە فەرەرەخانەکان و دەواازە سنووریەکانی هەرێمی کوردستانیە دەبێت ئەوە تاکی لەواکە دەبێت حکوومەت دەسەڵات بەسەر ئەمانەشەوە بێ بێگومان مافی چارەی خونووسین یەکێکە لە مافە گردونیەکان کە هەموو نەتەوەی هەموو گەلەی بووی هەیە ئەم مافە دەستیشان بکە بۆ لە ئێستادا نوری مالکی ئەوەی ئەڵێ و لە کاتێکە لە کوردستانی شان بوو لایەنە سیاسەکان حتا شیعاری گەلێک لایەنی سیاسی کوردستان لە کاتی شوڕەشدا مافی چارەی خونووسین بووە بەڵێ تاها لە کەرکووکەوە باش بەڕێزم ئێوار باش بەڕێز باشتر بۆ بەڕێسان دەستخۆشیم بەرنامە جوانە لێکەم سەرەتا ئەمەیە بە نسبەت ئەم کۆبوونەوەی برانی گۆڕان و برانی شێتیەوە ئەمەیە ئەوە لە یاد نەکەین کە ئەمە بیر و بۆچوون و نزیکردنەوەکانی جەنابی سەرۆکی هەرێمی کوردستانە بێکەتەوە لە یاد نەکە کە جەنابی سەرۆکی هەرێم توانیتی گۆڕان و یەکێتی لای خۆی کۆ بکاتەوە و ینی وا بکە سیسلەیەکیان بۆ دۆزە نزیک بنەوە لە یەک و ئەوە ئینشاڵڵا ئەنجامی شێبێ و هیوادارم ناوماڵی یەکێتی ڕێکبێتەوە بەنسبەت براکەم ئەگەر یارمەتیە بێ بەنسبەت ئەو تەواریکە دوێنێکە پێرێ داوازی بەس من نەمتوانی وەرگرم بەنسبەت مالیکیەوە کە سەردانی کەرکووکی کرد ینی بەڕاستی من نازانم من لەگە کە مالیکی دێتە شاری کەرکوو وەڵڵای عیبە بۆ ئینسانێکە لە من بەڕاستی بخۆم ینی ئەو هەلیکۆپتەرانەی کە و تیارانی کە لە بان کەرکووک ئەسوورانە و ئەو عربانی تیا بوو هیچ فەرق ناکەم لەگەڵ ئەو سنووکی سەڵانەیە کە لە پەرلەمانی بەربارانە کرد و جنیان بە شەریعەتی مقدساتی پەرلەمانەدا ینی من هیچ فەرقی ناکەم بە کریگیرای مالیکین و بە پشتیوانی چەند وڵاتی دەورە ینی بەڕاستی ناخۆشە شتێکی جوانی ئەمە هیوادارم ئەمە لەناو من یەک پرسیار لە هەموو جەماوی کوردستانەکەم برا بەڕێزم ئەڵێم ئایا بۆ هەر کاتێک کە جەنابی سەرۆکی هەرێم نزیکە بێتەوە لە قیادەی کوردی نزیکە بێتەوە لەوەی کە مافی داوای مافی چارەی خۆنووسین بکات و بێتە دی ئاواتەکانی خەڵکی کوردستان بۆ کێشە ئەنبێتەوە من ئەو نە بە خەڵکی کوردستان ئەڵێم ینی ئەگەر هەر کەسی هەست و هۆست و بیری هەبێ ئەبێمە ڕاستیە تێبگا براکەم تێگەی براکەم اینجا حەزیشەکەم ناوماڵی کورد بەڕاستی شانی ئەوەی کە ئێستا بگرێ پێویست ناکە ئێمە ینی بە دەستەی لایەنەکانی خۆ بە ئاشکرا دیارەکە چی لایەنێکون سەر بە چی جیاتێکن ئینشاءڵڵا وانە بۆ ناچێت سەر مالیکی نێتوانی بە هەلیکۆپتەر و تارەکە ئەفو ببوورە نێتوانی بە تارە و هەلیکۆپتەر خەڵکی کوردی قارەمان بترسێنە بەو سنووکی سەڵانش کە پەرلەمانیان بەرباران کە باوەڕ ناکەم بتوانێت بەڵێ کاک تاها سپاس پێوەی دەکات پارتی کەم کاتەوە و لە گەلی کوردستان بەڵێ سپاس پێوەی دەکات بەرزان بەرنامەکە زۆر تقریبا 6-7 هێلمان هەیە هەمویان قەرەباڵیان سەر هەمویان ئەیانەوێت بەشداری بەرنامەکە بکەن پێمان باشە کە بە کوردی سەرنجی خۆتان نیشان بدەن بۆ هەمووتان بەشتان هەبێت لە بەشداریکردن لە بەرنامەکە و سەرنجی خۆتان نیشان بدەن فەرهەنگ لە سرێشمە کاک فەرهەنگ فەرموو باش بە قوربان باشتر ئەحواڵت زۆر سپاس فەرموو ئەگەر هیوادارم ئەم حیزبانە هەموو لەگەیەک کۆبنە هیوادارم بۆ کاک نێشورمان دەگەدانە بەڵێ بەڵێ سپاس هەرچوونێک بێ بۆ سەرنجی تۆ برادۆست لە هەولێرەوە کاک برادۆست باشی گیان زۆر سپاس براگەرەی وەڵڵی
خۆشحاڵی لە بۆ کۆبوونەوەی ئینشاءالله هەمی سەرکردی بنایێت کوردیە دەبنەیەک ئەگەر ببنەیەک چ دەوڵەتێک نەشێت يعني چه دولتێک نەشێتن يعني زەفەرێ مەدا بەت ئەگەر ناوخۆدا خڕ ببینەیە خڕ کۆبووناوکەی کۆبوونەیە جدی خڕ ببینەیە ئینشاءالله پشتیوانیا خدای دێ سەرکەوتنێ بەڵێ کاک براد و سەباتوت بێژی سەرنجە زۆربەی خەڵکی کوردستانê تڤە ببنەیەک بدیتناتە مادەم سەرکەتنا کوردانێک بوونا سەرکردن کوردان veye gel û heger her serkirdekê Kurdan li her arastek be li her hezbek be li her ideolojek be milkekî vê girtêne be pêwîst e xelkê Kurdistanê li beraber vî serkirdî vê alî çar wîst be والله اگر مشترك بن قلق ده هاو باش بن يعني هاو دنگ بن دنگت خوب بكينيك او يعني ننوري دەدەمێکێ دەکات بەڕادۆز دەدەمێکێدا سەرکردەی مستعد نەبوو ملکەکی خواستا گەل بە چارچوبێ ئالیەن دینە سیاسی بجەوە و استراتیجیانی هەف بەش دەبەشدار بە پێویستە خەڵک چ بکێت بەرامبەر سەرکردەی والله خلك هاول بدأت يعني طريقة ديالوج هذه يعني او مزارات كان يعني فهمي بهذه بيت يعني اگر هذه بيش تسري يعني دي يعني حكمتش جي خب ده طوان يعني حكمتش جوان ضاد نيشي يعني كوبنا بيك كان يعني دانشتني هذا جالك كان يعني بيك ودست خب كان انا دستيك بس ان شاء الله بله كاتم بكردا بله سپاس بو سەرنجاتە هێرش لە هەولێرەوە کاک هێرش فەرموو کاتەوە باش بەڕێز هەموو کاتێکت باشە بەڕێزە سپاس لەسەر دەربارەی ئەو دوو سەرکردەی کورد بەڕێز کاک نێشێروان و بەڕێز مام جەلال بەڵێ ئێستا کە گۆڕان یعنی یەکێت یعنی گۆڕانەوان هەموو دۆست و لایەنگیری یەکن یعنی بەڕاستی ئێستا گۆڕان یەک شتی سەدابی یەکێتی دیفاعی لێ دەکات هەموو کەسێک وا بێ ئەوەی دەسەر و چەرێم لێچە نێزیک دەکاتەوە دوورە لە ڕاستی ئەو قسانە بە خۆمان نەناوەزعکە داین قەتی هیچ شتێک نییە چ دەلیلت هەیە وەکو خۆتاڵێ کاکی هێرش چ دەلیلێکی لە بەردەست هەیە کۆتاڵێ تۆ لە ناو وازاکە دای ئایا سەرۆکی کەریمی کوردستان بێگومان پێشتریش کۆمەڵێک چاودێر باسی ئەوەیەکی کە هەواڵەدا ئەم دوو لایەنە سیاسی لە یەکتر نزیک بکاتەوە لە کاتێکە کە ئەمڕۆ هیچ یەک لە بەرپرسەکانی ئەو حزبە لە کوبنەوەی ئەنکۆ پارتی لە کوبنەوەی یەکێتی گۆڕان ئامادە نەبوو بەڵێ ئەو دەلیل لە چێکە بەردەستیتەوە کۆتاڵێ لە ناو ڕەوشەکەدا بەڕێزم هەموو کەسێک دەزانیتن هەموو کەسێک دەزانی یەکێتی قەت و قەت گۆشت یەک بخۆن هێستی یەک ناشێنن بەڕێزم هەموو کەسێک دەزانێت بەڵێ چونەی بێسپا بۆ سەرنجی تۆ سەربەست لە شاری سلێمانی کای سەربەست ئەو کاتەش باش هەموو کاتێکت زۆر سپاس دەکەم دەستخۆشی لێ یەکەم سپاس دەستخۆشی هەموو ڕۆژەشی دەستخۆشی و دڵخۆشی لە لیزاخانەکەم بەڕاستی ئەوەی لە دڵ و مێشتی ئەودا باڵێ کای سەربەست کاک سەربەست لە بینی ئەو دوو بەڕێ باڵێ ئەلۆ فەرموو ئەلۆ بەڵێ قسە بکە کای سەربەست جێمالێتە ئەو دووبنەوەی کە کرا ئەمڕۆکە من حەزمە کرد ئەو درەختێک کە لە بینیانە ئەڕوێتن بە خوێنی خۆمی ئاودەم بەڵێ بە خوێنی خواچکەوە هیوا و ئاواتی هەموو گەلی کوردەوە پێویستیش ناکە هیچ کەس مزایدە بکاتم بڵێ بەواسەی فلان و فلان ئەو دوولایانە لێک نزیکن ئەو دوولایانە لە ئەساسەوە دوو برا بوونس و تەفاهمێکی بەسیط بۆ ئێستاش بوونەوە باوەشی یەک و هاوت باوەشی کەس بە مزایدە نەکا بڵێ بەواسەی فلان و فلان وەکو برادرە ئێستا کاکەر کوچەکە کاتایەکە کوچی ئەڵێ سەرۆکێ نەخست هیچ شتێکی وانە ئەو دوو برا بوونەوە تا ئێستا کەس هەر دوو برانە و ئێمەش بە خوێنی خۆمان ئەو درەختەوە ئەو گوڵ ئاوەدەن کە لە بینی ئەوانە و هیواداریشین ئەو کۆبوونەوانە سەر بگرێتن و بەڵکو ڕۆژێ لە ڕۆژان ئێمەی کورد و کوردستان هەموو بەڵێ چونەی بێسپاس بۆ سەرنجی کاک سەربەست لە شاری سلێمانی ئەحمەد لە قەڵات دزێ بەڵێ هەلۆ بەڵێ کاک ئەحمەد چۆنی کاک وەیەز باشی زۆر سپاس ئەحواڵت چۆنە باشی زۆر سپاس فەرموو پیرۆزبایە و بەرنامەتان لێ یەکەم بەڕاستی زۆر خۆشحاڵ بووین بەو کۆبوونەوەی جەماعەتی گۆڕان و یەکێتی هیوادارین هەموو حیزبەکان ئاوا بەردەوام بن ئیتر سوپاس کاک وەیەز سوپاس من هەکارم زۆر دۆڕۆیشتی بەڵێ بەهەرحاڵ سوپاس بۆ سەرنجی تۆم هێمن لە شاری سلێمانی کاک هێمن فەرموو کاکارجانم کاتەوە باش بەخوڵە هەموو کاتێکت هێمن سەراوی بزانم وانە بەڵێ هێمن سەراوی بەڵێ کاک هێمن بەڵێ هێمن سەراوی لە سلێمانیەوە نازانم سەوتمیانە سەوت دێ و من تۆ شەناسم و پێشتریش پەیوەندیت کردەوە فەرموو
زۆر سپاس بەرز وڵای من حەزەکەم تەبعاً کۆبوونەوە بکرێ باشە لە بین یەکێتی بێ گۆران بێ پارتی بێ کۆمەڵ بێ گرتو بێ هەموو حیزبەکان ئێمە بە خۆمان لەم کوردستانەیە ئەمە زۆر ئاساییە کۆبوونەوە بکرێ بەڵام ئێلان بڵێ سێرە یعنی سێرە بزوێتەوەی گۆرانی یعنی ئێستا ئەم کۆبوونەوە ئیمانی بە کۆبوونەوە نەبووە تا ئێستا ینی بێن لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان کۆبوون چونکە هەموو کاتێکێتی نیشتیمانی کوردستان یعنی بەستێ منوانەی مسابعەم کردێ ینی ئەوەنەی وەکو سعودی وەزەکەم کردێ بێ بۆ خۆم کە وەکو هاوڵاتێک لە شاری سلێمانیا بەڕاستی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەموو شتێکی باش بۆ بکرێ بەڵام هیوادارم زووتنەوەی گۆران ئیمانیان بە کۆبوونەوە هەبێ بەزەوەنە ڕێزیە من سەراوی بەڵێ کاکێ من سپاس بۆ سەرنجی تو فەلاح لە شاری سلێمانێ کاک فەلاح فەرموو ئەم کاتە باش هەموو کاتێک سەبارەت بە تەوەری بابەتەکەتان وەڵا حەزم کرد سەرنجی خۆت بڵێ فەرموو من پێم وایە ئەوەی کە ئەمڕۆ دڵسۆزی ئەم ئەزمونە و کوردستان و کورد بێت مەفروض نییە هیچ جۆرە جیاوازێک بخاتە نێوان ئەم حیزبە سەرەکیەکانەوە ئەوەی پەرۆشی ئەم ئەزمونە بێت مەفروضە هیچ جۆرە دووبەرەکی و تەفریقەیەک نەخاتە ناو هەندێکەیە مزایداکەن وەڵا فلان وای وت و فلان وای وت و فستان وای وت و ئەمە فلان کردی و ئەمانە هیچی لە بەرژەوەندی کوردستان و کورد نییە هەمووی لە بەرژەوەندی کەسکی حزبایەتیە ئەو حزبە و ئەو سەرکردەیەش ئەگەر بەڕاستی دڵسۆزی کورد بێ پێویستە هەر هەموو لە یەک نزیک ببنەوە بۆی ئەم ئەزمونە ئەگەر لە کیسچوو جارێکی تر نایەتەوە بەڵێ کاک فەلاح لە شاری سلێمانی سوپاس پێیان دەکات حەمە ئەمین لە هەولێرەوە السلام عليكم عليكم السلام کاکە دەستخۆشی ئەو بەرامەکەت لێ ئەەکەم سپاس هیواداری سەرکەوتنتان بۆ ئەەکەم داوام لە هەموو بەرپرسەکانی کورد هەیە خاصەتەن مام جەلال دوام کاک مەسعود داوا ئەەکەم ئەو کێشەی کوردستان لە ڕێی دیالۆگ و سەرکەوتو دیالۆگ و برایەتی چیدی ئەو ئاژاوە و ئەو تەسکە حیزبیەتیە نەبێنێ وەکو برا هەموو پێکەوە دانیشن و یەکگرت و کۆمەڵ گۆڕان یەکێتی هەموو حیزبەکان بەڵێ کاک حەمەد ئەمین مەسعود یەکەم هەموو کێشەکانی ئەو کوردستانەی مەسئولە لە سەرۆکی هەرێم ئەو ئاژاوە و هەشتێکی هەبی ئەو مەسئولە زەلام کوشتن بی هەر شتێک بی داوای لێ ئەەکەین بە دیالۆگ بە هەموو شتێک ئەو پرسانە چارەسەرکە یەگەیشتی برای عەزیزم بەڵێ کاک حەمەد ئەمین داوای سەرکەوتنیشتان بۆ ئەەکەم زۆر سپاس عەبدوڵڵا لە هەولێرەوە کاک عەبدوڵڵا فەرموو مەلێ باشی زۆر سپاس چۆنی بەڕێز باشی زۆر سپاس فەرموو بەڵێ داوام ئەوەیە ئەوانە یەک بگرن یەک بن لەگەر یەک ڕاست بن بەڵێ بەڵێ کێشە دروست نەکەن بە عەدالەت ئیش بکەن هەمووش بە یەک چاو تەماشەکەن بەڵێ هیوادارین سەرنجی تو بەوان گەشت بێ بەو شێوەیە ئیش بکەن بەڵێ شاهوو لە شاری سلێمانی کاک شاو فەرموو بەڕێزم من وەک سەرکردەکانی کورد بەڕاستی بە هیچیان گەشتبین نیم بەس وەک ڕۆشنبیر و خەڵکانی وڵاتەکەم گەشتبینم لەولایەنەوە بۆ لە سەرکردەکان گەشتبینی ئەگەر ئەو نووسینانەی بریمەر ئەگەر بەڕێستان خوێن بێتانەوە ئەڵێ دانیشتمان لەگەڵ سەرکردەکانی کورد ئەوەندەی باسی مەنسەب و پارە کراوە ئەوەندە باسی کەرکووک و ناوچە دابڕێناوەکان نەکراوە یعنی ئەم لەولایەنەوە بەڕاستی گەشتبینی نابینم من و هیچ کام لە حیزبەکانیشی لە دەرناکەن یعنی بەرژەوەندی خۆمان زۆر جار خستۆتە سەر بەرژەوەندی نەتەوایەتیەکانەوە کاک شاو ئەو ڕەوشەی توالەی ئەو ڕەوشەی توالەی گەلێک کەسی شەڵێن ئەم حەزبە سیاسیانە دەبێت یەک برنەوە کاتە تا ئێستا خیتابێکی مشتەرەکانیە لە بەراوە خەڵکیواڵێ ڕۆشنبیر و چاودێرەکانی شواڵێن لە کاتێکە کام سەرکردانە ملکەتی خواستەکانی گەل نەبنەوە لایەنە سیاسەکان کە خەڵک دەنگی بوودا و خەڵکی ئەندامەتی و خەڵی باشان و باڵیان بڵێ ملکەتی ئیرادە و خواستن دەتەوەی نیشتیمانیەکانی گەلی کوردستان نەبن بە تایبەتی لەم ڕەوشەیە پێویستە قاعیدە چ بکە پێویستە خەڵک چ بکە بە بچوونە جیاوازەکانەوە ئەگەر سەرکردەکان یەک نەبن پێویستە خەڵک چون یەک بێ چون ضغط لەم سەرکردانە بکە کە فعلا سەرکردەکانیش یەک بن
تۆ قاعدە چون لێکە دەیتەوە نەک تەنیا سەرکردەکان قاعدەی جەماوەری من بۆیە پێشەنا بستکەوتم من وەکو ڕۆشنبیری وڵاتەکەم گەشتبینم کە ئێمە بێ بەڕاستی فشارێکی خۆمان دروستکەن نەجینا وەک سەرکردەکان بڕۆین کێشەکان پێت وایە لە ئێستادا ڕۆشنبیری کورد توانوویەتی جادەی کوردستانی تاکی کورد ڕۆشنبیر بکاتەوە تێبگەێنێت لەسەر ماف و لەسەر خواستەکان و لەسەر کوی سیستەمی سیاسی و ئیداری و یاسایی تا دوای لە کوردستان پێت وایە ڕۆشنبیر دەوری خۆی بینیوە وەڵاهی ڕۆشنبیر دەوری خۆی بینیوە بەس کێشەکانمانەوەیە کە هێتە سەرەوەی ماملە لەگەڵ لایەنەکانی تر لەگەڵ حکوومەتی عێراق لەگەڵ وڵاتانی دراوسەیە ئەوانەی کە دەمڕاستی ئەمە سەرکردەکانە کێشەی ئەماوەیە بەڵێ سپاس پەیوەندەکە شێخ عالی لە عاربەت شێخ عالی کەرەمکە ئەم کاتە باش هەموو کاتێکت بەنیزە تەوەرەکەت و دەستخۆشی لێگەم بەڵام بەڕاستی هێشتا ئاستی ڕۆشنبیری نەگەیشتۆتەوە هێشتا لەم حیزبە تەقلیدیانەی خۆمان تێ بگەین بەداخۆ هێشتا گوێم لە هاوڵاتیان ناڵێ خۆشحاڵین دێگرتنەوە جا باشە یەکێتی و گۆڕان پێی جیا بوون تا یەکێت زۆر جیاوازم بیرەکەمە لەو بوارەوە ئەمان هەرجانە بوون تاکو یەک بگرنەوە و هیواداریشم ئەگەر جیاش بن وەکو ڕێکەوتنامەی استراتیژی نەبێ هەم مۆریکەن و هەم ئەم بەو بڵێ بێدەنگ بە هاچیم کرد تۆ قسە نەکەیت دوایش بڵێ بێدەنگ باچیم کرد تۆ قسە نەکەیت ئەوە بۆچوونی منەوە زۆر سپاس پەیوەندەکەت ڕزگار لە بریتانیا کاک ڕزگار فەرموو کاک ڕزگار ئەلو بەڵێ کاک ڕزگار ئەو کاتە باش برای بەرز هەموو کاتێکت فەرموو کاکە وەڵایی خۆشحاڵ من ئەوڕۆ بۆ کۆبوونانە بەڵام بە حەقەت بەس بە حاڵی خۆم هەرچەندە کۆبوونەوەکانی جابی بوون قسەکانی ڕادیارە بەڵام وا بزانم جارێشتە ئەو جەماعەتی گۆران وەکو کار نێشتمە جارێشکە لەگەڵ ئەو گەندەفتیانە جارێشکە یەک ناگریتەوە تێرەگەی دای بەڕێز ئەوانە خەڵکێکیان تێدا خەڵکێکی گەندەڵچی و دز و زەردەنە بەڵێ کاک ڕزگار سپاس بۆ سەرنجی تۆش بەڵێ سپاس ئەو سەرنجی تۆیە من ناتوانم ڕێی لەسەردەم ببوورە سپاس بۆ سەرنجی تۆ ئێوارە باش کاتێکی خۆش بەڵێ تەماشاوانینجا هێمن ئازیز ئەڵێ بە پشتیوانی خوا ئینشاءڵڵا ئەو کۆبوونەوەی نێوانیان بەردەوام دەبێت و نێوانیان ناسایی دەبێتەوە هەروەها ئەڵێ کەشخواڵێ شاری سلێمانی پێویستی بە یەکی گرتنەوەی ئەم دوولایەنەیە بۆ ئەوەی لەم بارگریەی ئێستا ڕزگاری بێت بەڕێزان تا چەند گرنگە لە ئێستا لایەنە سیاسیەکانی کوردستان ناوچە سنوورەکان دەرباسکەن بۆ بەرژەوەندیە باڵانەتەوەیەکانی کوردستان لە سلێمانی تا لە زاخوتا خانەقین هەوڵدەن نەک تەنیا لە چارچوبەی شارێکدا بەڵێ تەماشاوانینجا دو چارچوبێ پەیوەندیێنمەوەکەوە گۆلێ بووی گەلێکی شوان گەشتبین بوون کوێ جوینە تێنەکردن هەروە نەک تەنێ جوینە بینە دوو هێزین سەرەکی بەڵکو هێزین دنیا سەرەکی و خودان باندۆریانە لە کوردستانی پێویستە لایەنی سیاسیین کوردان بە هەڤرا کۆم بنەوە خاستە جادە کوردستانیە بگشتی گەلو هێویدارین سەرکردن کوردان هاش جادە کوردستانی ڕایەوێ ببە کو خواستەکە جدیەیە یا گشتگیر کو سەرکردن سیاسیین کوردستانێ بە نورمال بزان بە هەڤرا بجبن و خیتابەکە مشتەرەکە سیاسی هەبە بەڵێ هەیە سەبەی تەوەرەکی گەرمتر هەر شاد و بەختەوەر بن